سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشە و گرفتی کرێنشینان لە نێو هەرێمی کوردستان دەکەین. ئاوەرەیەکی یەکجار زۆر هاتۆتە هەرێمی کوردستان کرێی خانووەکانی گران کردووە. وەکو جێبیست بووینە خەڵکێک دەڵێ ئێمە خانوومان لە نێو شار پێناگیرێ، ناچارن بچینە نێو کۆمەلگا و شارۆچکەکانی دەوروبەر. بابزانین دۆخی کرێنشینان چییە؟ پلانی حکومەت، پلانی پارێزگا و بە شێوەیەکی جددی بۆ کەمکردنەوەی ڕێژەی کرێنشینان کە دەگوترێت لە نێو هەرێمی کوردستان زیاتر لە 350,000 خێزان تاوەکوی ئێستا کرێچین. چارەنووسی ئەوان چی بەسەردێ و ئەو شوقانی لە ڕابردوودا کە حکوومەت دروستی کردوون کەی تەواو دەبێ و کەی کلیلەکەی ڕادەستی کرێنشینان دەکرێت. پێم لە تۆ زەواجت کردووە؟ ئەمن نەوەڵڵە. تاخیر بوو یان بۆ خۆت ناتەوێت؟ وەڵاکی تاخیر بوومە. تاخیر بووی. بۆ کار چێ تاخیری دەکەیت؟ وەڵات چەند هۆکارێکی گرنگکەرەوە تاخیرکردنی پرۆسەی یەکەمیان نەرەی کرێچی و خانی و وەڵا ئەکید گرنگە بەڵام زروفی مادی و قەیرانی دارایی و کۆمەڵێک مەسایلت کە بەڕاستی باشە زۆرتان دەڵێن هەتا خانی نەبێژ نایەنم خۆت شەو بڕیارت نەداوە. من وەک خۆم نەوەڵا بڕیارش جیاوازت دەدەم لەوەی لە کرێچیاتی دەترسی؟ نەوەڵڵا لە کرێچیاتی ناترسێم هەرچەندە زۆر زەحمەتە بەڵام ئەگەر هەندێک وەسایلت کە هەیە مەسەڵەن لە بۆ نمونێ ئەگەر بتوانی مەزدەڕێکی مەعیشەت هەبیتن چکەگە تەمشای ئەو بابەتە بکەی کە بری مەسەڵەن زەواز تاخیرەکەم هەتا وەکو خانیم دەبێتن لەوانەیە پرۆسەکە زۆر تاخیر بیت هەر کەلکی نەدەکرێت و کاتی لێ قەلق دەوی ناتوانێت ئەو پرۆسەی ئەنجام بدەیت. چاوەڕێ ئەوە دەکەی حکوومەت ئیشێک بکە بۆ کرێ گەنجان بڵێن بۆ کرێنشینە؟ وەڵا ئەکید و پێم وایە حکوومەت بەرنامە هەیە لە کەنامی حکوومەتەیە بەڵام پێویستە ئەو بابەتە زۆر بەپێش بخرێتن بەڕاستی چکە گەنجا زۆر دواکەوتون لە بابەتە وەکو پێویستیش گەنج کاری لە بۆ نەکرێ ئەم ئێستا وەکو خۆم خەلیجم و خەبیرم لە محکەمەی هەولێر لە دادگەتی هەڵچوونەوە بەڵام تا ئێستا مەزدەڕێکی مەعیشەت وینێ بەڕاستی هەنی ئەو پرۆسی ئەنجام دەم لەوانەیە پێم خۆش بی تاخیرم بەڵام ئیدی بارودۆخی ژیان و قەیرانی دارایی و کۆمەڵێک بابەتی کە هەیە کە ڕێگیری کردەوە بابەتەکە تاخیر بێت. خانی خۆت یان کرێچی؟ ئێستا خانی خۆمە. چەند ساڵە خانی خۆتە؟ وڵی تقریبا 2 سال 3 سال. کرێچیاتی زۆرت کرد؟ آره والله کرێچێتی تقریبا 10 سالم زیاتر کرد. 10 ساڵ؟ چەند پارەدایە تا ئێستا لۆ کرێ؟ والله نازانم چوانم 300 حساب کە 300,000. هەموو مانجێ؟ هەموو مانجی. یعنی تازە بوویە ساحب خانە؟ تازە الحەمدولله لەخوای بەزیاد. چۆن بوویە بە پارەی خۆت یان حکوومەت زەوی؟ بە پارەی خۆم بە کاسبی خۆم لۆریم هەبوو. لۆریت هەبوو؟ بەێ. باشە تۆ ئێستا ئەگەر لە گەنجێتیەوە شوقەت پێ بدرێ خانووت پێ بدرێ خانوو دروست بکەی باشتر طبعا وەزعم باشتر دەبەری کو. باشە ئەی تۆ حاڵت چۆنە؟ وەڵام من کرێچی و خەڵ چێن دەدەی؟ خانەقین لە خانەقینش کرێچی بووی؟ هەلەوەرە لێرەش لێرەش چەندی دەدەی مانجێ؟ 180 دەم لێرە لە بنسڵاوی. لە بنەسڵاوی؟ ژیانت چۆنە؟ وەڵی ئەگاویشە نەکەم باش نییە بەرەوە مەعاش تا ئاخیراتی سامە دووسێ ماشتەیە؟ هیچیش دەکەی ماش کرێیەکە بەونەوەی دەردەینی؟ ئاری بەخوا کرێتان لەسەر گران نەبووە؟ 180 لەوەتی لێو خانوو. بەشێکی زۆر لەو کاسبکارانەی کە لەسەر شەقام کار دەکەن من پرسیاری ئەوەم لێکردن کە چێ کرێچیە ئەم بە ڕێزا پێم باش بوو قسەی لەگەڵ بکەم تۆ کرێچی؟ نەخێر کرێچی نیمە. چەند دەبی خاوەنی خانی خۆت؟ وڵی زۆر لە مێژە کاسبی دەکەم تقریبا لە 93 کاسبی دەکەم. بۆ خۆت بەدماندوبوونی خۆت ئارەقەینی و چاوانی خۆم خانیم کڕی. بەڵام هەندێک دەڵێ کاکە زەحمەتە خەڵک ببێت بە خاوەن خان. وڵی هیچ زەحمەت نییە هیچ شتێک زەحمەت نییە. ئەتۆگە بتەوێت بگەیت شتێک دەبی ماندی بی. ماندی بی. ئادی کو لەو گۆڕی دەبی؟ لە گۆڕە نابێت ساحب خانیوە ئەم 94 کاسبی دەکەم لە 2000 ساحب خانیمە سارم تەمەنت چەندە؟ تەمەنی 76م. یعنی لە تەمەنی چەندی بوویە ساحب خانم؟ لە تەمەنی تقریبا 20 قسوور سارش بوومە ساحب خانی. ژیانت چۆن ئێستا؟ زۆر باشم لەو خوای بەزیاد الحەمدولله. بەڕێ دەچی؟ بەڕێ دەچی تۆ زۆر کرێچی بەڕێزم؟ نەخێر. تۆش خانی خۆتە؟ ئارێ وەڵا لەخوای بەزیاد. ئەدی سەبارەت بە کرێی خان و جیرانت تەنیشتت خزمت کرێ گرانە هەرزانە؟ بە قورآن نوع هەیە خانی دەزانی خانی لە 250 هەیە هەتا 500. کرێچی تۆ؟ بەڵێ چەند ساڵە کرێچی؟ وەڵاهی 2014 هاتنە ئێرە هاتی هەولێر داعش باشە؟ حتا پێشتر چی خەڵک چێن دەر لە دەرەوەی هەولێر دەشتی هێنەوەم لە مووسڵەوە هاتووی باشە
کرێی چەند دەدەی؟ وڵای 200,000 200,000 زۆرە؟ ئەری وڵا زۆرە لە بۆ خۆ چی ئیش دەکەی؟ وڵای هیچ ئیش ناکەم هەر پێشمەرگاتیەوەتەوە ماندوو نەبی؟ چۆنی بەخۆ باشی پێم بڵێ بازار چۆنە؟ لەخوا بەزێ الحەمدولillah باش شوکارەکە هەیە الحەمدولillah کرێچی؟ نەوەڵڵا چەند دەبی خانی خۆتە؟ وەڵا ئەمە مودەیەکە لەگە برادرا بە خۆمان دانیشتوینەوە لێرە شتە فرۆشین نانە خانی خۆت چەند دەبی خانوت دروست کردیە کرێچی نی تۆوانە؟ کرێچیم لە خانۆ با کرێچی لە خانوو؟ بەڵێ چەند دەدەی مانجێ؟ مانگی 175,000 لەکێ لە هەولێر؟ بەڵێ زۆرە پارەکەیان کەمە وەڵی حەسب ئیشەکەمان بۆ ماندێ مانکەیە زۆرە بە هەندێ مانگی چێ باش خەڵکێکی زۆر دەڵێن زەواج ناکەن لەبەر ئەوەی خانوویان نییە باشە بەڕای تۆ وەکو کاسبکارێک چۆن چارەسەریە و گرفتە بکەین چ بکرێ باشە بۆ خەڵکێک کرێچی نەبییان کرێچیەکان کەم ببنەوە پێشەکی بەخێر بن من داوا دەکەم لە حکوومەت شوقە و خانی دروستکات بۆ کرێچیان چۆن وەکو ئێستا کابراایکی لەخوا بەزیاد من خانی خۆمە کابراکەیە 300,000 پێ نادرێ زۆرە های برادرمانێکوانەیە کرێچیە بە کرێکی کەم 180 لە ڕێ بنەسڵاوە هەموو کەسی شارەزایە بنەسڵاوە چۆنە من داوا دەکەم لە حکوومەت کرێچیاتی نێڵێت شوقە دروستکە باشترە هەم کرێکی کەمترە کە پێی دەدرێ هەم داوێتەوەژ لە ناویش زۆرترین کرێنشین لە نێو هەرێمی کوردستان وەک دەگوترێت لە سنووری پارێزگای سلێمانیە دواتر دێتە هەولێر پاشان دەچێتە دهۆک کە دەڵێم سلێمانی واتە هەڵەبجە و سلێمانی بەیەکەوەیە من ئێستا لە یەکێک لە کۆڵانە ئاساییەکانی ینی گەڕەکە ئاساییەکانی شاری هەولێرم لەم کۆڵانەدا کرێچی زۆری لێیە ئەم بەڕێزە ماڵی لێرێ من پێویست ینی بە باشم زانی ئەمە ماڵی یەکێک لە کرێچیەکانە دوو خێزانی تێدایە چەند منداڵێک تایدا دەژی ئەم بەڕێزم ماڵی لە بەرامبەر ئەوە پێم بڵێ لێرە خانوویەکی لەم شێوەیە لەم شێوەیە بە چەندە گیرن خانی لێرە بە سێ وەرەقەیە $300 $300 خانی لێرە بە $300 بەس ئەو خانیە کەونە دەرکە پەنجەری هەموو ئاسنا ئەوجا ئەوان بە 280,000 بە کرێک باشە ئێستا چێ خانی زیاتر بۆتە جیرانت هەر هەموو کوردن یانش خەڵکی بێگانەش دێن کورد و عەرەب و عەرەبیشن عەرەبیش بەری ئەو جیرانم عەرەبە ئەوشم عەرەبە ینی لەو منتیقی عەرەب زۆر بووە وەڵا گەلە زۆر بووە کە خانی بەتاڵ دەبی زوو بەکرێ دەدرێ هەر فەوڕی کابرا حەزی لێ زوو بڕۆیشتی بێتە ناوی زیاتر بە پارەی زیاتر وەربگری یەکسەر چۆل نامین یەکسەر مارەشی بۆ خۆ چەند ساڵ خاوەن خانووی چەند دەبی 20 سال دەبی 20 ساڵ هەندێک دەڵێن لە کوردستان زەحمەتە دەبی کاکە حکومەت شوقە دابەش بکە ئەر دابەش بکە بەخوای باشە دابەش بکرێ بەس کرێچگە لە زۆرە ئارێوەڵ پاشەوەی گۆڕانکاری لە نرخی دۆلار ڕوویدا قیمەتی دۆلار زیاتر بوو بەهاکەی زیاتر بوو بەرامبەر بە دیناری عراقی پێم باشە ئیش لەسەر دۆخی کرێچیان لە نێو هەرێمی کوردستان بکەم کرێ زیاد بووە کرێی خانوو یان کەم بووە خەڵک ئێستا خاوەن خانوو کرێ دەدات بە کورد یاخود عەرەب کە زۆر جار جێبیستی ئەوە دەبم خەڵکێکەیە کرێی پێ نادرێت چەند مانگێک لە خانوویەک دەبێت دواتر خانووەکە چۆڵ دەکات دەبێت کێشەی خاوەن خانوو خاوەن کرێچی بڵێن ئێستا زۆر جاران دەگوترێ ئەگەر کەسێکی بێگانە بێتە کوردستان ئەفزەڵیەت بۆ ئەوە خانووەکەی بەکرێ بدات نەوە کەسێکی فەقیری هەژاری کورد لە کوردستان خانووەکەی بەکرێ بگرێ ئەمە نووسنگەیەکی تایبەتە کە بە لۆگۆی کوردستان 24 تابلۆکەی خۆی دروست کردووە خۆشەویستی کوردستان 24 وای کردووە ناونیشانی نووسنگەکەی بە لۆگۆی کوردستان 24 دروست بکات دەچم لەگەڵ ئەم کاسبکارانەش قسە دەکەم بە دەرفەتێکی دەبینم سڵاوتان لێبێت ماندوو نەبن باشن ئەحواڵتان چۆنە لە لای تۆ دەست پێ دەکەم دەمەوێت بزانم ئێستا وەسعی کرێ چۆنە کرێ گران بۆ یاخود هەرسان بووە وەڵا کرێ بێحساب گران بووە یعنی پێشتر مەسەلەن
خانی بە 250,000 کرێ بوو ئێستا وەکو ئێستەغلالکردنەک و هەر قۆسکردنەوە شتیاتی کە ئاوارەی بێعیسا ڕووی لە هەرێمی کوردستان ئاوارە چێن بەغدا بە دەرەجەیەک بەغدا لە سەتی لەوانەیە 75 لۆکرێ دێ 25 ئەگە مڵک داربی مڵشی لە فرۆشی پێی دەکرێت باقیکەم لۆکرێ دێتن کابرای عرب دێتن 350,000 400,000 نارداتن ناداتە کوردەکە خۆمان لە وەزیفەی هەیە یاخود پێشمەرگەیە یاخود کەم دەرامەتە 250 تا 275 ئۆندەی پێ دێتن ئەوکەی عربەکە دێتن هەیتیە بوونە بە 400,000 نار دەداتە عربەکەی ناداتە کوردەکەی باشە ئەگەر پێشتر خانوویەکی 100 متری خانوویەکی 100 متری بە چەندە دەگرت ئێستا بە چەندە پێشتر تقریبم بە 250,000 متر بکرێ دەڕۆی بەس لەوەتی حرب هاتووە مەسەن خۆی دەگەیانتە 350 بە حکومەوێت 4 مانگ تێدا دەبیتن ئەو 4 مانگە ئەلێرکوانە هەم دەبتە جێگراوەی کوردەکە و کوردەکەش ئێحمال کرایە وەلو کوردەکەش بڕکە حیبی هەیە لە بەرەوەی پارەی ئاو کارەبایەکە ناداتن ناوەڵی لە 180 دەیدا باقیتکە نایداتن داواکاریشمان وایە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بتوانانی ئەگە پێی دەکرێتن پارەی ئاو کارەبایەکەی بکاتە نیوە چۆن بکاتە نیوە مەسەل نیوەی لەسەر ساحب خانوبی و نیوەش لەسەر کرێچەکە بیتن ئەگەر ئەو کارە بکە ئیشش ساکات باشە کرێچی کورد زۆرمان هەیە کرێتی کوردەکە زیاتر دەسە دەرەوەی شاری وەکو مجەمەعەکانە وەکو بنەسڵاوەیە دارەتووە تۆ بزاوایە دەستەوێنە هەر ناو شارەکە پێی ناژێت لەبەرەوە عربەکە لەسەری گران کردووە عربەکە زیاد دێت هەولێرێ کە هاتە هەولێرە کرێکە بۆ 4 مانج 3 مانج دەگری مشکێنەوەی 400,000 دەیگریتن شوقە باشە بۆ کرێچی یان خانووی سەربەخۆ زیاتر خانوو دەگری خەرچی خەڵک خانووی حەزدەیە شوقە باش نییە؟ بەخوای ئەوە لەسەر ڕێی ئەو مشتریەکە خانوو بەکرێ دەگری باشە ڕاگررتنی دابشکردنی زەوی وای کردێ کرێتی زۆر بێ بەڵێ ئەوە وای کردووە خەڵکە فەقیرمان هەیە زۆر بە زۆری لەبەر بێخانی یان بێپارەیی ناتوانانی هاوسەرگیری بکە هەیە زۆرە ئەوە گەلێک زۆرە هەیە کە ناتوانانی هاوسەرگیری بکات چۆن دەزانی تۆ وەڵی ئێستامە زۆر کە لێرەینە و زۆر لە ناو خەڵکیش دەگەڕین تەمەنێک ئێستا من لە هەولێرم زۆر لە ناو خەڵکی دەگەڕێن دەزانم کە ئەوش دیاردانە ینی لەبەرین بێجێی هاوسەرگیری نەکردی چۆن نیتویستە من بەخۆم کوڕی خۆم هەیە خزمم هەیە کەسیتکەم هەیە کوڕە خوشکم هەیە ئامۆزام هەیە لەبەر بێجێی بێجێی ناتوانانی هاوسەرگیری بکە زەواز بکات دەرێ یەکسەر جارێ هیچ حیساب ناکە دەری ئەمن کەنێ دەمە ساحب سوکونە کەنێ خانووەکەم دەبێت ماوەیەک بەر لە ئێستا سەردانی ئەم شوێنەمان کرد کە ئەم شوقانەی دەیبینن تایبەت بە کرێچیان کرێنشینان دروست کراوە ماوەیەکی زۆرە بەهۆی قەیرانە ئابوووریەکان پرۆژەکە بە تەواوەتی وەستا بوو بە دوواداچوونمان بۆ کرد باسییان لەوە کرد بڕێکی کەمی پارەی دەوێت هەرچەندە بەشی زۆری شوقەکان تەواو بووە بەس مایە کلیلەکە بدرێت بە کرێنشین بەڵام ئەوەی کە ماوە ڕێگاوبانەکە بوو مەزرا بوو هەندێک پێداویستی دیکە بوو ئەم شوقانەی دەیبینن 396 شوقەیە وەکو گوتم پێشتر قسەم کردبوو لەگەڵ بەرپرسان باسییان لەوە دەکرد کە حکوومەت کەمێک پارە سەرف بکاتن دەتوانن ئەو پرۆژەیە بدەن بەوانەی کە کرێچین بێگومان ئێستا ئەوانەی کە کرێچین وەک دەزاندرێت زیاتر لە 300,000 خێزان لە کوردستان کرێچیە یەکسەر پرسیاری ئەوە لە من دەکەن دەڵێن ئەرێ کاکە کامەران بەشی ئێمە دەکا چۆن دەدرێ ئەمە بە تیر و پشک دەبێ فۆرمێک دەدرێت پڕ دەکرێتەوە پاشان بە پێی خاڵبەندی ئەو کەسانەی کە مستحق بن بڵێن 3 منداڵی هەبێت 4 هەبێ 5 هەبێ بە پێی خاڵبەندی شوقەکان دەدرێت بەو کەسانە بێمەوە سەر پرۆژەکە ئەم بەڕێزە مقاولە پێشتر ئیشی کردووە لە مەزرا ماوەیەکی زۆرە کارەکەی وەستا بوو پارەی وەرنەگرتووە بەڵام ئێستا خۆشببختانە لەگەڵ وەزاتی ئاوەدانکردنەوە دیارە قەنەعەتیان پێهێناوە بگەڕێتەوە سەر کارەکە دوایەوە نییە باشە پێشتر لەبەر نەبوونی پارە وەستا بۆی قەیرانیدارایی ڕاوەستا بوو ئێستا دەستان دەستان پێکردەوە ئینشەڵڵا هیمەت بە خودای گەورە پشتیوان دەست دەکەینەوە کارەکانمان تەواوکەین و بە پێوی کە پێشنەکانمان بۆ خەرزکەن لە چەندی چەندەوە دەستان بەکار 28
سێ دەستمان بەکار کردەوە. باشە چی دەوێت ئەو پرۆژێ چی دەوێت؟ ئەو پرۆژەیە بەخۆی خزمەت گوزاری ئاو ئاوەڕۆیە لەگەڵ لێدانی دوو بیرە بیرەکمان لێدا یەکمایە خەزانی ئاوی تدا خەزانەکەمان تەواو کردە مەزرایەکە 120مان مایە ئەویکەمە تەواو کردە ئاوەکەش 130مان کردە نسبەتە چ کەمی مایە. ئێستا بۆ نمونە کابرای کرێچی لە ماڵی دانیشتیە دەڵێ خوایە کەی ئەم پرۆژەیە تەواو دەبی ئیشەکەی ئێوە کەی تەواو دەبی ئەگەر حکوومەت پارە بدە ئێستا وەزعەکە بەرەو باشی دەڕوە دەزانم خەمی پارەتانە بەڵام وەزعەکە بەرەو باشی دەڕوە پێم وایە ئەم کابینەی پارەکەتان پێدەدا. واحد وایە پارەکەمان بۆ سرف بکەن ئێستا بە هەمووی کولفەی کە ئیشم کردە 170 میلیۆن دینارم تقریبن بە گۆڕانکاریەوە مایە ناوی پرۆژەکە. باشە لەگە پێشینەکان کەی تەواو دەبی ئیشەکەی تۆ ئەگەر مشکلی پارەمان بۆ دروست نەکەن وعدمدا بە 3 مانگ تەواویکەین 3 مانگ بەس ڕێگابان ئەوەی کە تەواو دەبی چی بچێ ئاو ئاوەڕۆ دوو بیر لەگە خەزانی ئاو تەواوی دەکەیت دوای 3 مانگیش دیکە باشە هەندێک کەس دەڵێ بۆچی دەبێت لە کوردستان شوقە دروست بکرێت بۆ زەوی دابەش ناکرێت هەندێک دەڵێ کاکە دابەشکردنی زەوی هەڵەیە سیر کە لەگەڵەکە هەژار نشینەکان مامزاوە نازماوە چوزانم کۆمەڵی گەڕەکە کە بەڕاستی ژیان لەوێ زۆر زەحمەتە هەموو 100 متر 100 متر 100 متر بەڵام لە شوقەیەکی لەم شێوەیە ژیان ئاسایی دەبێت ئەم بەڕێزە خاوەنی کۆمپانیایە ئەوش بە هەمان شێوێت تەجروبەی هەیە سەبارەت بەم شوقانە پێت باشە لەمە دووە حکوومەت ئیش لەسەر پرۆژەی لەم شێوەیە بکە بۆ کرێنشینان تەمان کاکەمەان باشترە لەوەی کابرا کە لەناو مەحەلەشی کە زادەکە 20 مترە کە بە 200 مترە دەکرێتە 100 متر سەر متر هەر مالک هەر مندار پێز منداری هەیە بەرامبەری نفسی تشتا کە ڕۆژی شەڕێک دوو شەر هەر دەبی هەر ئاژاوە مەشاکل دروست دەبی تەبعاً ئەو شوقانە شتەشی زۆر باشە کە ئەرزەکەش زۆر کەم دەگری کە زادە و خەدەماشی زووتر زیاتر لە بۆ دەڕێت لە محەلەشی کە تازە دروست دەبی و کە وەکو پێنج حەسارۆک وە و چەند شوێنی تکە هەیە خمت 10 ساڵ 12 ساڵە هەتاکو ئێستا خەتەکان تەوزیع کراینە نە خەدەماتی لە بۆ چووە نەزادی لە بۆ چووە نەئاوی لە بۆ چووە نەخەدەمات تۆ دەڵێ ئەم پرۆژانە با بەردەوام بێ حکوومەت بەردەوامی زۆر باشتر لە بەرژەوەندی فەقیریش بەرژەوەندی فەقیردایە لە ماوەی 25 ساڵ دەبێ پارەکە بدرێت 25 ساڵ پارەکە بدرێت پارەکەش هەندە زۆر نییە کە تو یعنی مەسەلە پێڕانەکەی پێرە هەدەگە دوو وەرەقە سێ وەرەقاتە چا وەرەقە دەتانی بیدای بیسار یان 300,000 یان 250,000 بکەم دەشی زۆر باش دەی باشە بەشێکی زۆر ینی خەڵکی فەقیر هەیە کاسبکار هەیە تەنانەت ئەم بەڕێزەی کە ئێستا دەیبینن کە لێرە کرێکاری دەکات سەرپەرشتی تا ڕادەیەک بەش ئیشەکەش دەکات پرسیاری ئەوم لێ کرد گوتم خانی خۆتە یان کرێچی گوتی کرێچیم باشە شوقەیەکی ئەوها دیزاینەکەت پێ باشە زۆرم پێ باشە و زیاترەوە بێ کرێ دێ قستەکەی باشترە خانێکە بۆ خۆت چەندە دەیکرێ کرێ 200,000 دەمەکرێ ئێستا لە گەڕێکێکی گەڕێکی کەڵک دانیشتیمە لە کەڵک یانی دەرەوەی هەولێر دەرەوەی هەولێرە 200,000 دەیدەمێ و کارە چەند منداڵت هەیە دوو منداڵم هەیە لە نێو هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوودا چەندین ملیار دینار پارە تەرخانکرا بۆی کێشەی کرێچیەکان چارەسەر بێت ڕێژەکە کەم کرێتەوە لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە زۆربەی سنوورەکانی پارێزگاکان شوقە کراوە لە هەندێک شوێندا شوقەکان تەنیا بیناکان ماوە دەرکە و پەنجەرەی دەرهاتووە بەڵام خۆشبەختانە لە هەولێر هەنگاوێک چۆتە پێشەوە ڕاستە پێویستی بە پارەیە بە کەموکوڕی ینی کەموکوڕی هەیە بەڵام لە هەمان کاتدا بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکە قۆناغەکان لێرە باشتر چۆتە پێش کاک مەسعود کە جێگری پارێزگاری هەولێرە زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کاک مەسعود شوقەیەکی یەکجار زۆر پرۆژەیەکی استراتیژی خەڵکێکی هەژار کەم دەرامەت چاوی لە هەوڵ و هیمەتی ئێوەیە دەڵێ شوقەکان تەواو بووە بە زمایە کلیلەکانی وەربگرین هەندێک خزمەت گوزاری دەوێت ئێوە بەنیازی چی دەکەن؟ خۆ یەکێک لە هێڵە گشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەینەوە پێشکەشکردنی خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیان. ئەو شوقانەی کە دروست کراون فعلەن زۆربەی بەشەکانی تەواو بووە بە تایبەتی ئەو شوقانی ئێستا هەندێکیان لە سۆرانە هەندێکیان لە دەشتی هەولێرەوەش ناوناوە بنەسڵاوە. هەر ئەمڕۆ ئێمە لەگە جەناوی پارێزگار باسی ئەو بابەتەمان کرد. شوقەکان کە شوقە تەواو بووە ئەوەی ماوە خزمەتگوزاریەکانە.
خزمەت گوزاریەکانش خۆی دەگریتەوە لە ئاوەڕۆیەکەی لە دروستکردنی شەقام و قیرتاوکردنەکەی هەروها لە ئاوەکەی لە هەردوو پرۆژە. ئەوەی ئێمە ئەوڕەکە گەیشتینە ئەو دەرەنجامەی ئەوەی لە کۆبوونەوەکەدا وەکو پرۆژەیەک یا وەکو فایلێک ئامادەی بکەین بەرزی بکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەتەوەقعی ئێمەش پرۆژەکە پرۆژەیەکی گرنگە خزمەتیشی زۆری ئەو خەڵکانە دەکە کە ناویان لێنراوە کەم دەرامەتەکان دەبیتە وەکو ئینجازێکیش هەم بۆ محافظە بۆ خۆمان ئێمە کە شانازی پێوکەن و بۆ ئەو کەسانش کە قەدیمیش ئیشیان لەسەر کردووە بەڵام بەلای ئێمە زۆر گرنگە ئەوەیە کۆمەڵە خەڵکێکی کەم دەرامەت کە ڕەنگە ئێستا کرێتینە ڕەنگە خانووی نییە بە هەر شێوەک لە شێوەکان دەبێتە خاوەن شوقەیەک ئیتر دەتوانی ژیانی خۆی پێدا بەسەر بباتن. باشە ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئەوانەی کەم دەرامەتن چاویان لەو پرۆژەیە لەو شوقانەیە زۆر پەیوەندی بە من دەکەن دەڵێن کاکە کامانە تۆ بەرنامەت کرد بەڵام پێمان بڵێ چۆن دەتوانین ئەو شوقەیە وەگرین واستەکاری نییە بۆ ینی حزبەتی تەسیری لێ ناکە بەخۆی ئێمە بۆ ئەو مەبەستە ئەکیت ئێمە کۆمەڵی کرێنشینانمان هەیە ئەوان ناوێکی زۆریان لایە ئێمەش وەکو محافەزە بە تەمای لیژنەیەشی تشکیل بکەین فعلەن لەو داتایانە بکۆڵینەوە ئەو کەسانێک کە دەستە ئەو شقانە یەکەم سوودمەند نەبی قەدیم دووەم فعلم کەم دەرامەت بی بۆ گرنگە ئەوجا پاشی بە هەر شێوەیەکی لەو شێوانەی کە بە شێوەیەکی عادیلانە بە شێوەیەکی ڕێک و پێک دابەشی ئەو خەڵکە بکرێت کە فعلەن مستحقی و دروستکردنی ئەو شقانەیە کە وەختی کۆی ئامانج بووە بۆ دروستکردنەکەی مدەیەک دیار کراوە کە کەی تەواو دەبێت بەخۆی دەمێنێتەوە سەر ئەو داعمەی وەکو ئاماژەم پێکرد چونکە پێویستی بە بڕێیەک بودجەیە هەردوو کۆمەڵە ئەوەی لە بنەسڵاوەیە واتە دەشتی هەولێرە ئەوەی لە سۆرانیشە وەکو ئاماژەمان پێکرد کە بینایەتەوە بووە بەس مەسەلەی خزمەت گوزاریەکان کە خۆی دەگرتەوە وەکو ئاماژەم پێکرد قیرتاوکردنەکەی ئاوەکەی ئاوەڕۆیەکەی چونکە بۆ مەش زەحمەتە ئێستا بتانی کۆمەڵە خەڵکێک دەرامەتێکە بینێری لەناو شوقەیە دابنەی بەڵام خزمەت گوزاریشی نەبی هیوادارین لە ئەنجومەنی وەزیران ئەو بڕە بودجەی کە ئێمە داوای دەکەن یاخود وەزارەتی ئاوەدانکردنەوە کە لە ڕێگە ئێمەوە داخیل دەکاتن بەڕێوەبەراتی گشتی ئاوەدانکردنەوە داوای دەکەین ئێمە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر بدرێتن بتوانین ئێمەش بە شێوەیەکی بەپەلا لە ڕێگەی ئەو بەڵەندەرەیەکە ئیشەکەی دەکاتن یاخود بە هەر شێوەیەکی تربی پرۆژەکە کۆتایی پێبینین ئەو ئامانجێک کە بۆ دانراوە تەسمیلی ئەو خاڵکانە بکرێتن کە پێویستێتی. ڕۆژ لە دوا ڕۆژ پێداویستیەکانی ژیان کرێنشینان لە نێو هەرێمی کوردستان زیاتر دەبێ و ژیانیش بۆ کرێنشینان زەحمەتتر دەبێت. ڕاستە لە ڕابردوو هەوڵێک دراوە لە ڕێگای دروستکردنی شوقەکان بە مودەیەکی درێژخایەن ئەوانەی کەم دەرامەتن شوقەیان پێ بدرێت بەڵام تاوەکو ئێستا ئەم پرۆژانە جێبەجێ نەکراون. ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێ ئێمە سوڕین ئاگادارین کە ڕێژەی کرێنشینان لە نێو هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەبێت گەنجانمان ناتانن پرۆسەی زەواز هاوسەرگیری ئەنجام بدەن بۆیە دەڵێن ئێمە بەشێک لە پارەکانمان تەرخان کردووە و داوا لە سەرۆکی حکوومەتیش دەکەین ئەو بڕێمایە پارەکە تەواو بێت تەواوی ئەو پرۆژانەی کە کرێنشینن لە ماوەیەکی کەمی داهاتوودا بکەوێتە خزمەت گوزاری کرێنشینان و بە شێوەیەکی عادیلانە وەکو خۆیان باسی لێوە دەکەن ئەم شوقانە بەسەر کەم دەرامەتان دابەش ببێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.